ماوەیە کە پارەی گەنمی جوتیاران دواکەوت و دای چەندین سەردار بۆ بەغاو بەرپرسەکانیش هەوڵیان داوە بەڵام ڕێژەیەکی کەمیان خستۆتە سەر حساب 6 ملیار بۆ ئێستا کە سلێمانی 3 ملیار و 500 ملیۆن پارەی بەرەکەیەوە زۆر کەمە بۆ جوتیارانی کوردستان بەڵام لەسەر ئاستی عێراق تریلیۆنێک و 606 ملیار پارە ماوە تا ئێستا کەوا ئەوە سەر بکرایە ئەوە ساڵێکی بەسەراچووە خۆشبەختانە کۆمەڵی لە پەرلەمانتارەکان ئێستا دەنگ کۆکەنە لە پەرلەمانی عێراق بۆ بەدواداچوونی پارەی گەنمی جوتیارانی کوردستان کە ئەوەی کێشەی گەورەمانە هەوڵی زۆریشمان داوە حکوومەتی عێراقی وەکو پێویست نەهاتۆ بەردەمانە بەس ئومێدمان هەیە لەبەرەوە جوتیارانی جنوب ئێستا خۆپیشاندانێکی گەورە هەیە سەر جادەکانیان گرتۆ تا سێشەمە مۆڵەتیان داوە بە حکوومەتی عێراقی و ئەوی پارەی گەنمی جوتیارانی پار سەر بکرێت خاڵی دووهەم ئێمە کۆبووینەوە حکوومەتی عێراق گەنمی ئەمساڵ ڕێژێکی زۆر کەم لە جوتیارانی کوردستان وەرەگرێت بۆ دۆنمێک 88 کیلۆیان داناوە لە ئێرە وەربگیرێ بە پێی ئەوەی کەوا 292,000 تەن گەنمیان داناوە لە 4 ملیۆن دۆنم لە 4 ملیۆن تەن گەنم کەوا ئەمساڵ وەرەگیرێت لەسەر ئاستی عێراق 292,000 تەنیان داناوە بۆ کوردستان کەەوە ڕێژێکی زۆر کەمە کوردستان 3 ملیۆن و 300,000 دۆنم گەنمدا چێنراوەکەوە بە پێی تەقدیر 1,5 ملیۆن تەن گەنممانە بێ بەلای کەمەوە کە ئەو ڕێژە زۆر کەمە ئێمە قوبوڵمان نەکردەوە